ئەزان چارەسەر چێکچی من کۆمەڵی ڕێنمایی دەکەم. یەکەم شت چۆن خۆڕاگر بووی هەر ئاوە بە خۆڕاگری بمێنەرەوە. فڵان قسە ئەکا و ئەو قسەیەکی نابەجێەکە لەم گوێیت بچێتە ژوورەوە و لێرەوە بچێتە دەرەوە. یەکەم. دوو، ئەگەر بێت و هەندێک کەسی دەروون نەخۆشەیە هەر بەردەوام بوون تۆ جوابیان مێرەوە. چی ئەڵێن با بڵێن هەر جواب نەیانەوەی تۆ دڵت تەنگ نەبێ خەفەتی پێ نەخۆی ئەمە ڕوڕەشیەکە دوو لە ڕێوەبینەران بۆ ئەم جۆرە کەسانە کە تۆ وەزنێکی قیمەتێکی بۆ دانە بەس کە جواب بدای و مناقەشە و لەگەڵا کرد مانەوە کاریگەری لەسەر تۆ هەبووە جوابی مێرەوە گوێی لێ مەگرە. ئەگەر هەر بەردەوام بوو نەک سەرۆک بەشێ بێ نەک هاوڕێوە بێ لە دایرەکە نەک مدیر بێ ڕێک ڕوبەڕووی بەرەوە بڵێ مە ئاخر جارە بە جەناب تێڵم من بە کەس و کار مەڵێم یۆ سەربەرزیشە بۆ تۆمەی شارەوە بەڵێ من سکاڵای یاسایی و لەسەر تۆمارەکەم. ئەگەر فەرمانبەرە لای سەرۆک بەشەکە و یاداشتێکە نووسی ئەڵێ ئەم کەسە منی بێزار کردووە چەند جار ئێمالم کردووە چەند جار هەستەکەم بێزار مەکات تکایە چی پێویستە ڕێکاری یاسایی بەرامبەری بگنەدە ئەکرد ئەگەر سەرۆک بەشێ سەرۆک بەش بێت و بیل لە خوشک و دایکی خۆی بکاتەوە ئەبێ مۆزەفەکانیشی وەکو خوشک و دایک و کچی خۆی بێت. ئەوی گوێی لێنەگرتی ئەیەم بە بەڕێوە بەرەگشتەکەم ئەو گوێ لێنەگری سەروتر لەبەرەوە تۆ بێ لە هەموو دەرگاکان لێ من دڵنیام ئەو کەسانە خۆیان نەخۆشن ترسنۆکن بوو دەڵەن وەڵڵی هەر کەوتە لوژنەی تاقیقی و سکاڵا بە باوک مەڵێم پاشەکشێ ئەەکەن بەڵام فەڕز نا ئەگەر پاشەکشیان نەکرد بەم شێوە بەردەوام بوون تۆ ڕێگەی یاسایی یەکری کچی من دیفاع لە خۆتەکەی بێدەنگی شتێکی باش نییە. من دڵنیام لە هەنگاوی یەکەم و دووەمە چارەسەری کێشەکە دەبێت بەڵام هەر خۆ بخۆی تەوانێ هەر خۆ بخۆیتەوە شتێکی باش نییە. وایە وەڵا کاک دکتۆر من زۆر لە سومعی خۆمە ترسم یعنی نامەوێت کەسانی تر بە کێشەکەم بزانن نامەوێت کێشەکە ئاڵۆزتر بێتەوە یعنی زۆربەی کاتێسە سێرەکەین ئەم هەموو کێشەیە زۆربەی لەسەر ئافرەتە یان نەک من هەزار کێشەی وەک منی شێولۆ کەس نەتوانێت ینی لەلایەن سەرۆک بەشەکەەوە تەهدید دەکرێت یعنی نایڵێت ئەڵێ گەر باسی کێ ئەو کوژم یان شتێکی لێکەم کابراژ ناتوانێت ینی خۆی بێدەنگەکە ئەترسێ لەوەی شتێکی لێ بکەن هەموو کەس یعنی کەس و کاری هەیە ئەتوانێت ینی بەوانیش بڵێ بەس لەبەرەوەی کێشەکە ئاڵۆزتر و گەورەتر نەبێت من حەز ناکەم بە کەس بڵێم بۆیە هاناشم بۆ تۆ هێنەوە ئەزانم تۆ زۆر شارەزای لەو بابەتە ئەگەر عنی جاری وڵی خۆت بینی دوو کەس ینی هەگەر هاوکار بیت من یعنی زۆر سوورم لەسەرەوە کە هەرگیز بە قسەی ئەوان ناکەم هەرگیز لە سمعی خۆم کەم ناکەم ئەوانێ من کەس و کارم هەیە باوکم هەیە برام هەیە تەنها زەرورم بۆ پارەکە تەنهای دەم بە حەبوو دەرمان بۆ باوکم و براکەم هیچ پێویست ناکەم من لە پاڵ ئیشەکەمە یعنی هەنێشتی تر بکەم کە پەیوەندی بە ئیشەوە هەر نییە. باشە جای چۆنە کچی من تۆ باش لە من حاڵی نەبووی من کە ئەڵێم هەنگاوی یەکەم هێمالیکە گوێی لێ مەگرە گوێ بە قسە و قسەڵۆکی مەیە هیچ خۆتی پێوە مەشغوڵ مەکە ئەگەر هەر بەردەوام بوو بێزاری کردی تۆ لە بەردەم کاتە دوو ڕێگای کچی من یا ئەڵەی واز لە وەزیفەکە مێنم خۆ نەقلەکەی کە کێشەی تر دروستە بێ یا ئەوەیە بێ خۆ بخۆیتەوە لە ناوە هەر خۆ بخۆیتەوانێ تووشی 100 کێشەی دەرونیەبی ئەمە هیچیان ڕاز نێکچی من تۆ بێ ڕێگەی سێم هەڵبژێری ئەویش ئەوەیە وازدەم بێدەنگی و بێنی و علاقەی بە سومعەوە چێکچی من یان ئەگەر ئافرەتێ دیفاع لە خۆی بکە لە ڕێگەی یاساوە کە یاسا بۆی دابین کردووە لە ڕێگەی ئەو لایەنانەی کە پەیوەندیان بەم حاڵەتەوە هەیە تۆ داوای مافی خۆ بکەی ئەو کاتە کە لوجنەکە نهێنیە کچی من نەکەس تۆ ئەناسێت بڵێن بۆ باسکەن باز ناکرێت نهێنی ئەمێنێتەوە حتا ناوەکەش نانووسن ڕەمزێکە نووسن اینجا نادرێت تۆ بێ پێشی بڵێ ئەمە مەسەلەی سومعەیە و شەرەفە و من دڵنیام ئەو لوژنانە ئێمە ئاگادارین کە ئاکرێ بە نهێنیەکرێ دوای ئەوە خەڵکی ژەگەر پێش بزانێ فەڕەزنا قسە و قسەڵۆکی خەڵک بە من و تۆ بێدەنگە بێ کچی من لەوەتی خوا بەشەری دروست کردووە خەڵکە قساکە دەمی خەڵک بە ئێمە ناگیرە تۆ مهم ئەوەیە بەعکسەوانێ ئەو کەسەی تۆزێ ڕۆشن بیر بێت تۆزێ تێگەیشتوو بێ کە ئەم کچە دیفاع لە خۆیەکە ئەڵێن ڕەحمە لە دایک و باوکە ئینسانێکی شەریفە چونکە بێدەنگبوونی ئێوە کچی من بێدەنگبوونی ئافرەت ئەبێتە هۆی چی بەردەوامبوونی ئەو نەخۆشانە بەڵام کە تۆ من دڵنیام ناگاتە لوژنەی تاقیقیەکە چونکە ئەوانە ترسنۆکن بۆ کومتی چونکە ئەزانن لەسەر حەق نین
وەخوای گەورەش قەت پشت لە حەق ناکات، پشتی ناحەق ناگرێ، پشت لە عەبدی دڵسۆزی خۆی ناکات، ناچێت پشتی تۆ نەگرێت و پشتی نەفس نزمەکان بگرێت کە تعدا لە شەرەفی ئینسان. ناشتیوان نابێت چیمە من دڵنیام بەس حەق سەرەکەوێ، بەڵام معاناتەکە خۆ تۆ سەیری پێغەمبەرەکان کە درودی خوان لەسەر بێ، سەیری شۆڕژگەڕەکان کە هەتا گەشتون بە نەتیجە و هەتا وەکو فکرەکە و بیر و باوەڕە ڕاستەکان بڵاوبۆتەوە هەموو عالەمی جارێوە دایک و باوکو خوشک و براسی خۆشی دوژمنی بوون، خێزانەکەی خۆی دوژمنی بە لەبەرەوە نابێ بیرکردنەوەکە غەڵەتە. بڵێ من لەبەر سومعی خۆم قسە ناکەم، ئاخر بێدەنگی و ئافرەتان نییە ئەمانەی زیا کردووە. ئەی باشە تۆ لەسەر حەقی بۆ بترسی کچی من لە سومعی خۆ، ئەی ئەم پیاوە بۆ لە سومعی خۆی نەترسێکە ناحەقا، ئەی تۆ بیر لە قسەکان بکەرەوە. من قد لەگەڵ ئەوانی من ئەڵێم ڕێگە هەرچی ڕێکاری تر هەیە پێشەوەی بگاتە لوژنەی تحقیقی لەگەڵ یاکەی، من دڵنیام لە 195 ئەو مشکلانە بەوە حەلە بێ، بەڵام هەندێک کەسی دەروون نەخۆشێ خەڵکە کوژێت دزیەکە تاوانەکە ئیلا ما بێ بە سزای یاسایی بگێنن. چیەکە درۆکە ئەوانە قەت ناتوانن هەڕەشە ئەکەن، بڕواو هەبێ ئەگەر یەکێ بێ شتێ بکە هەڕەشە ناکە، ئیشەکەی خۆی جێبەجێکە. هەر کەسی هەڕەشەی کرد و ئامای کرد ترسنۆکە، ئەوە بەسەوێ بەرامبەرەکەی ئەگە تۆ بەرامبەرەکە کۆڵنەی بەم شێوەیە بەردەوام بی من دڵنیا دەکەمەوە سەرەکەوی کچی من، چونکە ئەو لەسەر حەق نییە، تۆ لەسەر حەقی، بەڵام هەنگاوی یەکەم و دووەم جێبەجێ بکە کە تۆ خۆڕاگر بووی کە تۆ بەسەر وتێ من بە باوک ماڵێم بە کەسوکار ماڵێم، ئەویش خۆی ترسنەوە کە ئازانێ هەر لوژنەیەکی تحقیقی بێ یا باوکی تەداخل کا کەسێک تەداخل کا زەرمەندە و ئەو کەسانش سابقەیان یعنی پێشینیان هەیە، خەڵکی تریان ناسن و تۆ خۆشە دەڵێ هاوڕێکانم فەرمانبەرەکان لەگەڵمان زۆر جار پشتگیریم نەکەن، سبەینێک کە داوای شایدیشیان کرد بەنهێنی ئەوان بانگەکەن هەر ئەوان زەرمەندە بن کچی من.